بودجێ هەرێمی کوردستان بەگوێرە ئەو ڕۆژمێرەی کە وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانان دامان ناو لە ئەنجومەنی وەزیران پەسەند کرا دەستمان بە کۆبنەوەکان کرد. ئێستا کۆبنەوەکان لەگەڵ وەزارەتەکانە لەسەر میزانی جاری و ئیستثماری جاری تەشغیلی و موچە دەگرتەوە و ئیستثماریش بخۆتانزان پرۆژەکانی حکوومەتە لەگەر پەرەپێدانی پارێزگاکان. پێرێک کۆبنەوە یەکەم کۆبنەوە لەگە وەزارەتی سامانە سروشتەکان کرا چکە خۆتان دەزانن لە یاسای بودجە داهاتەکانی هەرێمی کوردستان دەبی لە ناو قانونی موازنە تەزبیت بکرێ و داهاتی نفتی یەک لە داهاتە سەرچەکانی هەرێمی کوردستانە. داهاتی نفتی و داهاتی غیرە نفتی لە قانونی موازنە تەزبیت دەکرێت بە تەفاسیلەوە. داهاتی نفتی هەروەها خەرجیەکانی نفتی هەروەها قەرزەکانی نفتیش بە واضحی تەزبیت دەکرێت چکە بە خۆتان دەزان یەک لەو نقطانەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان ملاحەزان هەبوو لەسەر داهاتی هەرێمی کوردستان داهاتی نفتی بوو. قانونی موازنەوا دەکاتن ئەو لە ڕاوچەی لای خەڵکە هەمووی بڕوێنتەوە و داهاتەکان داهاتی فعلی نفتی بە واضحی دابەزی جەدوەلە بکرێتن و خەرجیەکانیش و قەرزەکانیش. بەگوێرەی ئەو ڕۆژمێرە داوای لێبوردن دەکەم بەگوێرەی ئەو ڕۆژمێرە کۆبنەوەکانی وەزارەتەکان لەوانەیە لە پێش مانگی دوو تەواو بیتن. دوای دێتە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران ئەگەر ڕەشنووسەکە لە ئەنجومەنی وەزیران پەسەند بکرێت دەنێردرێتە مەجلیسی شورا دوای دەگەڕێنرێتەوە لە پەرلەمانی کوردستان. ئەوەی ئەمە پلانمان دانایە کە پێش کۆتایی مانگی سێ یاسای بودجێ هەرێمی کوردستان پەسەند بکرێ و لە سەرەتای مانگی چار بکەوێتە ئیش پێ بکرێتن وەکو حکومەت. تا ئەمە هەفتەی داهاتوو دەچینەوە بەغدا. ئەمە هەموو هەوڵەکانمان لەوەیە لەگەر حکومەتی اتحادی بگەینە ئیتفاق لەسەر قانونی موازنەی کە تەزبیتمان کردیە کە ئێستا لە پەرلەمانە لە لیژنەی دارایی لەژێر دراستە. ئەو سیناریوانەی لەبەردەستمانە ئەوەیە کە ئەو داهاتانەی کە باسم کرد دەکرێتە جەدوەلی ئەساسی داهاتە خەرجیەکانە و کورتهێنانە. داهاتەکانی هەرێمی کوردستان ئەگە ئیتفاقیان لەگە حکومەتی اتحادی دەبێتە سێ سەرچاوی داهاتمان دەبێتن. داهاتی ئەو بەشە بودجەی کە لە بەغدا دێتن، داهاتی نفتی خۆمانە و داهاتی غیرە نفتیە کە پێشتریش لە قانونی موازنەی 2019 تەزبیت کرابوو لە 2020 بەو شێوە تەعاملمان کرد.